ئێستا کۆمەڵە گەنجێک فێر بووینە مولحیدن، کۆمەڵە گەنجە کۆمەڵە گورگێک تەمان لەگە ڕێژمەوە بەڕێزت دێنە ناو لایڤەکەیت و لۆ نمونە کۆمە ئافرەتێکی دەبینن ئیماندارە دەچن نامەی لۆ دەنێن دەرێت و کچەکی گەلە ئیمانداری حەزم لێ لەسەر دەستی و فێرە نێژ بم، حەزم لێ لەسەر دەستی و هیدایەت وەرگرم. یعنی مامۆستا وەی لێ دەکا هۆگری خۆی دەکا سەبر وا لەو ئافرەتە فەقیرەی دەکا ئەویش نێژەکانی لەدەست بچی. لێ خوشکە بەڕێزەکان ئاگادار کە مامۆستا ئەو کوڕانەی نامەیان لۆ دەنێرم فێریان لێ دەکەن دەرێت دەمەوێت لەسەر دەستی و هیدایەت وەرگرم. پێم خۆشە لەسەر ئەو بابەتەی یەقیس درێژێ بدێ. بارك الله فيك موفقت يا ربي. طبعا برايا بابتێکی جوانی باس کرد، یعنی بەتایبەت کچ من لێرە و ڕجاتان لێکەم 10 جاریتر ڕجاتانم لێ کردووە ڕەنگە 100 جاریتر هەتا ئیسا ڕجام لێ کرد بێتن. تکاتان لێ یەکەم نامەی هیچ کەسێکی نەناسرا و مەکەنەوە. باشە هەر کەسێ نامەی بۆ ناردن یەکسەر بلۆکی بکەن. والله ئەوەی داوای هیدایەت لە تووەکە ئەڵێن ڕێنمووی کە ئامۆژگاریم کە ڕاست ناکات، ئەتوانێ بێ لە مامۆسایەکی وەکو منی بکات نامە بۆ من بنێرێت. باشە بۆیە هەر کوڕێک داوای ئامۆژگاری لێ کردیت، باشە داوای یەکترناسینی لێ کردیت، تعاروفی لێ کردیت، ئەوە بزانە بەدەستی خۆت ژیانی خۆت ئەەکەیتە دۆزەخ. ئەوە بزانە منتەڵەقی ناخۆشیەکانی خۆت لێرەوە دەست پێکات. بۆیە بۆی نەبیتە نێچیرێکی ئاسان. باشە تکاتان لێکەم مەسائیلی کوڕ لە مێشکی خۆتانە بسڕنەوە. وەڵڵاهی هەر کوڕێ لە ڕێگەی ئەم شاشەیەوە، لە ڕێگەی مۆبایل و سناپ و ئینستاگرام و کۆمێنت و نازانم نامەوە بۆت هات، ئەوە بزانە یعنی چرخێکە ژیانت ئەسووتێنێت. ئەگەر هەر کەسێک هەر کوڕێک ڕاستکە بۆ زەواج دێ لە دەرگای ماڵەکەتانەوە دێت، لە دەرگای مۆبایلەکەتەوە نایەت، لە شاشەی کۆمێنت و مەسنجەر و سناپەکەتەوە نایەت. بۆیە تۆزێ بەهۆشی خۆتان ئاوەرنەوە. سەتەها قەزەی قێزەون لە بەردەسی ئێمەیە، یعنی ئەگە بەسەر تۆیا بێت یا ئەبێ خۆت بکوژیت یا ئەبێ باوک و دایک و کەسوکارت سەر هەڵگرن. هێندە قێزەونە هەمووی بە هۆکاری چێوە؟ بە هۆکاری مۆبایلەوە. مۆبایل ژیانی هەزارەها ئافرەتی سووتان، ژیانی هەزارەها ماڵی تێکدا، هەزارەها خانەوادە ئێسا ڕوویان نییە بێنە ناو خەڵکەوە. بە هۆکاری چێوە؟ لە هۆکاری ئەو شاشەیەوە. کچی خۆم بەبێ عەقڵانە بەکارت هێنا، ئێستا براکەت سەرشۆڕی ناو کۆمەڵگایە. بەبێ عەقڵانە بەکارت هێنا، ئێستا باوکت ناتوانێ بڕاتە سەر کەسابەتەکەی. بەبێ عەقڵانە بەکارت هێنا، ئێستا ئێوە ژیانتان لەژێر تەهدیدا بەسەر ئەبن. بۆیە تکاتان لێکەم ساویلکەمە بن. هەر کوڕێک هات لە ڕێگەی نامە و لە ڕێگەی کۆمێنتەوە داوای یەکترناسین و تەعاروف و داواکاری و ئامۆژگاری و هەر شتێکی لێت کرد، تکات لێکەم بلۆکی بکە. و پاشان لە ئەم شاشەیەوە کە پێوتێ ئەم مەنەسەیە پێوتێ تیکتۆک، نامەکانتان قوفڵکەن. باشە تۆ مادام لە ماڵەوە ژمارەت هەیە، ئامۆزاکانت، پورزاکانت، براکانت، خوشکەکانت لەلاتە، پێویستە ئەو مەجموعەیە ڕەفیقەکانی خۆت لەوە زیاترت لەلا نەبێت. کۆمەلگایەکی ئێستا حالیان یعنی زۆر تاریکە، نازانی بەڕاستی کێ دۆستە کێ دوژمنتە. بۆیە بۆ ئەوەی پارێزراو بن تکاتان لێکەم جوابی کەسی مەجهول و نەناسراو مەدەنەوە، نە بە باش نە بە خراپ.